فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر خۆشەویست و بەڕێز، سێ شتمایی حەوانەوە و ئارامی و دڵخۆشین بۆ مرۆڤ کە هەر سێکیان لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا هاتوون. لە مانگی قورئاندا لە ماڵی خوای پەروەردگاردا لەگەڵ جەنابتان و بیسەران و بینەرانی زنجیرە باسی شارەزابەدا ئینشاءالله تەعالا بە پشتیوانی خوا باز زیاتر شارەزابین لە قورئانەکە. بزانین ئەو سێ شتەی کە خوای پەروەردگار بە مایەی دڵ ئارامی و حەوانەوەی مرۆڤ ناوی بردوون بە پانتایی زەمین و بە درێژایی مێژوو چین. یەکەمیان خوای پەروەردگار ماڵ و حاڵی ناو بردووە بە مایەی ئارامی و حەوانەوەی شوێنی ئەو شوێنەی کە لێی دەحەوێتەوە و ماڵی خۆتە بەڕاستی ئینسان تیا ئارام دەبێ، دڵ و دەرونی ئاسوودە دەبێ، هەست بە حەوانەوە دەکا. خوای پەروەردگار دەفەرمێ والله جعل لكم من بيوتكم سكنا. سوڕەتی النەحل ئاەتی 8. خوای پەروەردگار گێڕاویەتی ماڵەکانتان بیوتیکم ماڵەکانی ئێوە سەکەنەن، یعنی سەکەنەن لەکم، گێڕاویەتی بەمای ئارامی بۆتان. بەڕاستی ئینسان حتا لەسەر دەرگای ماڵان نەبێ خوا پەناماندا لێت نەقەومێ. زۆر خەڵک هەیە کە خێزان و مناڵی نەماوە، لە ماڵی براکەی خۆیایەتی کە برای دایک و باوکی خۆتە لە هەموو کەس لێت نزیکترە، لە ماڵی خوشکەکەی خۆیان ژیان بەسەر دەبا. ئەمجا ئەو کەسە هەست دەکا کە ماڵی خۆت ئەگەر یەک هۆدە خانوش بێت چەند ئارام بووی تێیدا. براکەت وەکو خۆت دڵسۆزە بووت، خوا هەڵناگرێ هەر سەحەبی ماڵ نییە، خوشکەکەت و زاواکەت ماڵەکەیان بەهی تۆ دەزانن، بەڵام بەڕێزان قەت هەست بە ئارامی ناکەی حتا نەیتەوە ماڵەکەی خۆتەوە. ماڵی خۆت ئەو شوێنەیە ئارامی تێدا دەگری، بۆیە ئەو کەسەی لێ قەوماوە لە دەرگای خەڵکە هەست بەو خەڵاتی ماڵە دەکا. ئەو کەسەی کرێچیە مانگانە هەمیشە لە بیستی مانگەوە خەمی ئەوەی بۆ دێ چۆن وەڵامی خاوەن خانوو بدەمەوە، چۆن کرێکە کۆ بکەمەوە. کاتێک کە دەگاتە ماڵ و حاڵی خۆی دوعاش بکەن هەمیشە و دوعا دەکەین یا ڕەبی خوایە ئەوەی کرێچیە خوایە بە ماڵی خۆی شادکەی، خوایە ئەوەی ڕۆژگارێک لە کرێدا ئێستا خوایە ڕۆژێک لە ماڵ و حاڵی خۆیدا بێ و هەست بەم خەڵاتە خوایە بکە. ئەزانی چەند خۆشە ئەو کاتێک کە بۆ یەکەم جار منیش وەکو ئێوە کرێچی بووم کە دەچیتە ماڵی خۆتەوە، ئەو شەوە هەست بە ئارامی خۆت دەکەی، هەست دەکەی کە بەڕاستی تۆ خەڵکی ئەو وڵاتەی. بۆیە تەنانەت واجبی سەرشانی حکومەتە. بەڕاستی ئەگەر حکومەت دڵسۆز بێ، ئەگەر باری وڵات لەبار بێ، بەڕاستی پێویستە ساڵانە بودجەیەکی تایبەت هەبێ لە ئابووری وڵاتە بۆ ئەوەی خەڵک بتوانێت سلفەی عقارات وەرگرێ. ئەگەر 100 مەتر خانوش بێ بیکا بە خانوو لانەی خۆی. بەڕاستی تۆ حتا خانوود نەبێ هەر خەریکە خۆشت بە خەڵکی ئەو وڵاتە نازانی. سیرەکەی لەم هەموو نیشتیمانەدا تۆ بستێ زەوید نییە کە تیا بحەویتەوە، بەس کە ماڵت هەبوو ئینتیمای نیشتیمانیشت زیاد دەبێ. هەست دەکەی تۆ پارچەیەکی لەو نیشتیمانە شوێنێکت هەیە، هێلانە و ماڵێکت هەیە. والله جعل لكم من بيوتكم سكنا. بەڕاستی خۆی گەورە جێڕاوێتی ماڵەکان بەمای حەوانەوە. کرێچی کە یەکەم شەو دەچێتە ماڵی خۆیەوە ئای ئەو هەناسەیە کە هەڵدەشێشێت چەنی پێخۆشە. بۆیە هەمیشە قەت نەچیە کرێچیەوە هەر لە باو باپیرانتەوە دەوڵەمەندی فەزلی خوایە. وەڵامی یەکێکیش لە خەڵاتەکانی هەژاری و کرێچیەتی ئەوەیە چێژی ماڵی خۆت دەزانی، کە یەکەم جارە چیتە ئەو ماڵەوە هەموو دار و دیوارەکانت خۆش دەوێت، چونکە ئەوەندەت ناڕەحەتی کرێچیەتی و ماڵگواستنەوە چەشتووە. چێژێکی تایبەت لە ماڵەکەی خۆت دەبینی. ئەو کەسانەی کەوا دەربەدەر و ئاوارە دەبن، حتا دەربەدەر و ئاوارە نەبی لە نیشتیمانی خۆتدا، بێماڵ و حاڵ نەبی، بەڕاستی هەست بە خەڵات و نیعمەتی ماڵ ناکەی. ئێمە کاتی خۆی جەنابتان ئەم پیاوانی کە تەمەنێکیان هەیە لە بیریانە، کاتی ئەنفالەکان، کاتی تێکچوونی گوندەکان، ئەو ماڵانە کە خانۆ قوڕێکت هەبوو، بەڵام دواتر کە ئینسان ماڵەکەی شۆفڵی لێدرا لەلایەن ڕژێمی داگیرکەرەوە،
ئەمجا کە دەهاتە ئۆردوگاکان و دەهاتە ناو شارەکان و لە دەرگای خەڵک دەبوو ئەبوو بەکرێکی ئەچوە خێمەوە ئینجا هەستی دەکرد ئەو خانوەگڵی کە لە لادێدا یەک تۆزێک بوو ئای چه خەڵاتێکی گەورەی پەروەردگار بوو بڕۆ لەو خەڵکی گەرمیان و ئەوانە بپرسە کاتێک کە لە کاتی ئەنفالدا بێماڵ و حاڵبوون کە سربردەکانیان هەموو خوێندۆتەوە هەموو ئافرەتەکانیان هەموو پیاوەکانیان ئەڵێ ئەو کات بیری ماڵەکانی خۆمانمان دەکرد لە نونگرە سەرمان و لە تۆپزاوا لە سجنەکانە ئەمان گوت ئای ئەو کولانە خانووە کە هەر وەکو گەوڕێک وا بوو ئەی چ بە هەشتێکی سەرزەوی بوو کە لە ماڵی خۆماندا بووین یان ئەمڕۆ 31 بوو 32 ساڵ بەسەر کۆڕەوی 1991 میلەتی کووردا تێپەڕی ڕەنبێ زۆربەتان ئەو تەمەنەتان نەبێ بە مەڵام مەمانان بەبیرمان دێ بەباشی کە ئەو کاتەی میلەتەکەمان هەمووی دەربەدەری و ئاوارەی ئێران و بەشێکی بۆ تورکیا ئەمجا لەوێ هەستت دەکرد ئای نیشتیمانی خۆت چەند خۆشە هەرچەند دەبێت لێرەشەوە جارێکی کە هەموو ساڵیادێکی کۆڕە و سوپاسی خەڵکی بەڕێزی ڕۆژهەڵاتی کوردستان بکرێ قەت نابێ ئێمەی میلەتی کورد لە باشووردا وەفا و چاکەی ئەو برایان و خوشکانەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە یاد بکرێ کە بەڕاستی دەبێت ئێستا گەوان هاتنە هەولێر هاتنە سلێمانی هاتنە دهۆک هاتنە گەرمیان هاتنە هەڵەبجە هاتنە کەرکووک ئەبێ بەڕاستی لە کوردستانە ڕێزی تایبەتیان بگیرێ ڕێز لە منداڵەکانیان بگیرێ کاریان بۆ ئاسان بکرێ ئەو کاتە ئەم گەنجانە ڕەن بە بیریان نەیانیان لەدایک نەبوو بن ئەو سەردەمە بەڕاستی ئینسان ئەو کاتە هەستی بەبوونی یعنی خۆی نەدەکرد کاتێک ئەوە ماڵی خۆت بوو پارچەیەک لە کوردستانەکەی خۆت بوو بەڵام هەستت بە چ ناڕەحەتی و دەروون نەئارامیەک دەکرد کە ماڵەکەت ئاوا بەجێ دەهێشت کە هەموو کەلوپەلەکانتی تێدا بوو ئێستا دەبوو چاوەڕێ بکەی ڕێکخراوێک یان ماڵێکی برا موسڵمان و هاوزمانەکەی خۆت ماڵەکەت بۆ چۆڵکە بەڕاستی ئینسانی ئاوارە هەست بە نیشتیمانی خۆی دەکا هەست بە ماڵی خۆی دەکا ئێستا و خوشک و برایانەمان کە ئێستا لە موتارانە ڕاستە خۆیان دواتر دەمانبینن لە ئەوروپان ئەگە بڕوا بکە خانووی خۆشیان هەبێ قەت هەستی ئەو ئارامیەت نییە کە لێرە لە ماڵەکەی خۆتا بووی تا نەچیە غوربەت هەستی نیشتیمان پەروەریت بەهێز نابێ هەستی ماڵی خۆت بەهێز نابێ بۆیە کە 31 ساڵ یادی کۆڕەو دەکرێتەوە حکومەتی ژواجبە بەخۆی دابچێتەوە بەو هەموو کەم تەرخەمیانەی کە هەمانە بەڕاستی پێویستە لە بواری نیشتە جێبووندا مادام خوا فەرمووی بیوتیکم سەکەنن ماڵ ئارامیە ئەبێ حکومەت هەموو هێز و گوڕی خۆی بخاتە کار بۆ ئەوەی گەنجەکان ئەوانەی تازە بەتایبەت دەبنە ماڵ بەڕاستی ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیان بەهێز بێ لانی کەم 100 مەتر خانووی لەم نیشتیمانەدا هی خۆی هەبێ هەست بکە کە بوونێکی هەیە هەست بکە ئەم نیشتیمانە هی خۆیەتی و ئەو ماڵ و هێلانەیەکی لەسەری هەیە بەڕێزان هەر کاتێک کە چوویتەوە ماڵەکەتەوە ئەمە وەسیەتی مزگەوتە بۆ جەنابتان بۆ خۆم ئەمجا بۆ ئێوە هەر کە چوویتەوە ماڵەکەتەوە زۆر جار بە مەدخەلی ماڵەکەتەوە ماچکە و بڵێ ئەلحەمدولله یا ڕەبی خوای سوپاس بۆ تۆ ئای کە خۆشە ماڵ و حاڵێکم هەیە بوونێکم هەیە بۆیە ماڵ خەڵاتی خوایە هیچ کات نەچیتەوە ماڵەوە بەبێ ئەلحەمدولله با زمانمان ڕابێنین ئەو کاتەی یەکسەر کە بیسمیلات کرد وتت ئەلحەمدولله بەرەکەتی خوا بەسەر ئەو ماڵەدا دەڕژێ بەویستی خوا شەیطانەکان لەو ماڵەدا لە بینی تۆ هاوسەر و منداڵەکانتدا جێگەیان نابێتەوە واللهی بەرەکەت و ڕزق و ڕۆزی دەبارێ بسمیللا بکە دەرگای مەدخەلەکەت کردەوە پێوەی ماچکە بڵێ ئەلحەمدولله یا ڕەبی خوا سوپاس بۆ تۆ کە منیش خاوەن ماڵ و حاڵ و لانەی خۆمم لە دەرگای ماڵی خەڵک نیم با براکەی خۆشم بێ با خوشکەکەی خۆشم بێ هەموو مرۆڤێک بەس لە ماڵی خۆیان پاشایە بەخوا ئەوانەی کە ئێستا دەبینی وەزیرن پەرلەمانتارن نازانم هەر ناوێکیان دەنێی ڕەن بێجاریوە حەسوودیان پێ بخوازی لە هیچ شوێنەکە مرتاح نی حتا دێەوە ماڵەکەی خۆتە دایمە بەردەوام کامێرا لەسەرتا خەڵک چاوی لەسەرتا بەس لە ماڵی خۆتە ئانیشکی بۆ دادێ و قاچی بۆ درێژ دەکەی شا بە سەپانی خۆت نازانی بەس لە ماڵی خۆتا پاشای ئەی ماڵ چ خەڵاتێکی گەورەیە هیچ پۆست و پلەپایەکی دنیا ناتوانێت ئارامیت پێ ببەخشێ خوا فەرمووی بیوتیکم سەکەنن هیچ کورسێکی حکمڕانی ناتوانێت ئارامیت پێ ببەخشێ هیچ دعوت و داواتکاری و ماڵی دۆست و برادەران ئارامی دەرونیت پێ نابەخشێ ئیلا ماڵەکەی خۆت نەبێ خواوای فەرموو والله جعل لكم من بيوتكم سكنا صدق الله العظيم كلامي تو چەند بەجێ ئەی خالق کە تۆ مرۆڤەکانە دروست کردو ئەزانی چیان بۆ باشە یەکەم مایە ئارامی دڵ و دەروون بەڕێزان ماڵە خانووەکەی خۆتە دووەمیان هاوسەرە هەموو گەنجێک کوڕ بێیان کچ بێ کە باڵغ بوو ئەگەر دەروون دروست بێ هەز بە قەلەقیەک دەکا هەز بە نائارامیەک دەکا باشترین سارەی هەبێ
زۆرترین پارە لە گیرفانیا بێ، بڕوانامەی باڵای هەبێ، لە هیچی کەم نەبێ، دایک و باوکێکی میهرەبان و دڵسۆزی هەبێ، وەڵڵی کە هاوسەری نەبوو تا ئەو کاتی هاوسەرگیری دەکات کچ بێیان کوڕ بێ ئیلا قەلەقێکی هەیە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەو قەلەقی و نائارامیە ئیلا لە لای هاوسەری باش پڕ دەبێتەوە. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها، لام تعليل لتسكنوا. براستي خوای پەروەردگار جێڕاوێتی لە نەفسی خۆتان واتە هەر لە ڕەگەزی مرۆڤ هاوسەرانی بۆ دابین کردوون. ئەزواجن بۆچی هاوسەرگیری دەکرێت؟ ئایا هەر تێربوونی جنسە؟ نانە زۆر لەوە گەورەترە. لیتەسکونوا ئیلەیها، ئامانج لە هاوسەرگیری حەوانەوەی دڵ و دەروونە. وە ئەم ئاەتە وشەی ئەزواجن پێمان دەڵێ قەت لە دەرەوەی هاوسەرگیری، قەت بە یەکگەیشتنی کوڕ و کچ بە نامەحرەمی، قەت دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوار ڕێگان ناشەرعیەکانی دەرەوەی کوڕ و کچ بە شەرعی، یعنی لە دەرەوەی ئەوە ڕەگەز خواز و نازام چی پیسەکان، قەت سوکنا بۆ مرۆڤ نایە، بەڵکو زیاتر دەرونی ماندوو دەکا. لە چەند چرکەیەکا چێژ وەردەگرێ، بەڵام حتا ماوە عەزاب دەچێژێ. بۆیە ئەوانەی کە لە دەرەوەی بازنەی حەڵاڵا دەیەنەوێ ئارەزوو حرامەکانیان تێرکەن، وەڵڵاهی هەمیشە دڵە ڕاوچەیانە، هەمیشە هەست بە قەلەقی دەکەن نەک بە ئارامی، هیچ کات ئاسوودە نین. خوا فەرمووی لە ئەزواجن لە هاوسەرگیری ئاشکرا و ڕەوا و حەڵاڵدا لیتەسکونوا ئیلەیها، ئامانج لە هاوسەرگیری ئارامی بوونە. لە لای هاوسەرەکەت دەحەوێیتەوە، ژن لە لای پیا و پیا و لە لای ژن. ئەمە ئاەتی 21 لە سوورەتی ئەڕوومدا. بۆیە بەڕاستی هاوسەریش خەڵاتی خوایە، دووەم شوێنە لە دوای ماڵەکە کە ئینسان لە پەنە هاوسەرەکەیە ئارام دەگرێت. بۆیە کوردەواریش فەرمویانە ژن و ماڵ ئەم دوانە بە یەکەوە جوانن. تۆ گەورەترین کۆشکی دنیات هەبێ بە تەنیا چێژی دەدەبینی نەبەخوا، هاوسەریشت هەبێت چەنە یەکتریت خۆش بوێ، ئەگەر لانەیەک نەبێت یابن، هەر ڕۆژە لە ماڵێک بن، هەر ڕۆژە لە وتێلێک بن، بەڕاستی ئارام ناگری تێیدا. بۆیە ژن و ماڵ بە یەکەوە، هەردووچیان بە یەکەوە ئارامین بۆ مرۆڤ. ئەی سێمیان، سێم شت لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا کە ئارامی بە مرۆڤ دەبەخشێ، بزانین خوا چی باس کردووە. جەستەت ساغ بێ و نەخۆش نەبی، ڕۆژ ئیشت هەبێ و شەو بخەوی، خەوی شەو خوای پەروەردگار بە سوکنا و ئارامی بۆ مرۆڤ ناوی بردووە. وجعل الليل سكنا، سورة الأنعام آياتي 96. خوا جراويتي شو بمايتي بماي آرامبون بماي حسانوا. هو الذي جعل لكم الليل لتسكنوا فيه، سورة يونس آياتي 66. والنهار مبصرا. خواي پروردگار جراويتي شو بأمانجي لتسكنوا إليها، يعني لأجل أن تسكنوا إليها. شو برزان بو إسراحته، جابتي إسراحة دي بدي التلفزيون وفيسبوك وإسراحة دي من والله بخوتن أو خوتش خلاتي خوايا. الله الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون. سورة غافر آيات 61. يعني لچەند شوێنی قورآن خوای گەورە هەمیشە ئەو ڕاستیانەمان بەبیر دەخاتەوە. قورآن ئاەتی دووبارەی تێدا نییە، بابەتەکە ئەوەندە گرنگە تۆ بەردەوام دەبێت لە خزمەتە قورآنا بی و بەردەوام خوای گەورە ئەم شتانت بەبیر دەخاتەوە. خوا دەفەرمێ الله بۆ خۆی سبحانه وتعالى جێڕاوێتی شەو بەمالەی ئەوەی کە تێدا ئارام بگرن حەسێنەوە، و ڕۆژیشی جێڕاوە بە ڕووناک بۆ ئەوەی تیا نەخەون کاسپی بکەن. بەڕاستی فەزلی خوا بەسەر بەندەکانیەوە زۆرە، بەسەر هەموو خەڵکیەوە. إن الله لذو فضل على الناس. والله کە ڕۆژ ئیشت هەبوو شەو بە ئیسراحەت و ماندوێتی لێ خەوتی لە ماڵەکەی خۆتا ئەمین بووی، لەشت ساغ بوو، فەزلی خوات بەسەر خۆتەوە نەبینی غەدرێکی گەورەت کردووە. بەڵام خوا خۆی فەرموویەتی ولكن أكثر الناس لا يشكرون. بەخوا زۆری خەڵک شکرانەی ئەو خەڵاتەی خوای نەکردووە. زۆرێک لە ئێمە الحەمدولله ڕووپیشەی ڕۆژانەیەکمان هەیە کەمیان زۆر، شەویش بە ئەمن و ئەمانەوە بە ئیسراحەت ئاوا دەکەین ماندوین و خەومان لێ دەکەوێت. تخوات چەند جار کتوتە یا ڕەبی خوای سوپاس بۆ تۆ، زۆر جار لە بیرمان نییە.
ئای فڵان کەس چەندی پارە هەیە و فڵان کەس خانووەکەی وابوو فڵان کەس سارەکەی گۆڕی فڵان کەس موبایلەکەی تەواو گۆڕیوە هەر ئەوەی خۆمان نازانین خوای گەورە ئەو هەموو خەڵاتەی لەسەرمان هەیە ئەمە خوا دەفەرمێ ئەوە فەزڵی خوایە بەسەرتەوە بەڵام بڕواتان هەبێت زۆری خەڵک بۆیە دڵی ئیسراحەت نییە ئەم فەزڵی خوا نابینە شکرانەی پەروەردگاری ناکە أنجا پروردگار دفرمي ومن رحمته جعل الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون للرحمة خوا من رحمته يعني بشيكي بتشكولا للرحمة خوا كبو ايوي عبد كان لسر زويدا بزيوتشيا جعل لكم الليل والنهار دنيا هر يك بارچە ڕۆژ نییە دنیا یەک پارچە شەو نییە وەکو قوتبەکان وەکو وڵاتی نەرویج و بەشێکی ئەم سەراوسەری دنیا بەڵکو شەوی هەیە ڕۆژی هەیە لە شەوە چی بکەن لتەسکونوا فیه لە شەوە ئیسراحەت بکەن ولتبتغوا من فضله لە ڕۆژیشا بگەڕێن بە دوی فەزڵی خوادا ئەزانی ئەو پیشەیە کە تۆ هەتا هەر پیشەیەکت هەبێ فەزڵی خوایە بە نەسی قورئان ولتبتغوا من فضله شكراني فضل خوابك كروجي إيشكته أو إيش فضل خوابي بخشيوي أو الرحمي خوال لقلايا حركس هاي ما هميشه دعاء دكين برزان يا ربي خوا رحمان بيبكي دعاءك جيراب وأجر روش بإيشك حلال وخليق بوي كارو كسابتك كتبوا مندوبوي والشويش كتشوي تواني ببيحب وعلاج ودرمان صرت كذا سرسرينك وبآرامي خول لي كود بخوا خلاتي كي قوليا لعلكم تشكرون بۆ ئەوەی شکرانەی خوا بکەن چەند جار من و تۆ شکرانەی خوامان کردووە لەسەر ئەم خەڵاتە بەڕاستی ئەم خەڵاتە کەسێ هەستی پێ دەکا ڕۆژ تا ئێوارە دەسوڕێتەوە و 1 دینار و دۆلاری پەیدا نەکردو و ئیشێکی نییە ئەمڕۆ دەیخوا بەیانیشی چی نامێنێت تووشی قەرز دەبێت لە دەرگای ئەم دەڕوانێت تووشی حەسوودی و بەغیلی و چاوپیسی دەبێت چونکە کاری نییە ئەو کەسەی کە بێکارە قەدری کارەکەی تۆ دەزانێت قەد ئیشی خۆت پێ سوگ نەبێ هەر بڵێ خوایە سوپاست دەکەم ئەگە کەمیشم دەستکەوێت چانی ئەمیشەم هەیە ئیشی تۆ گەورەیە چونکە ئیشی هەمومان تەواوکەری یەکترە و شەویش ئەو کەسە قەدری ئەم خەوە دەزانێت کە دەچێتە سەر جێگای خەوەکە چەند کەس هانات بۆ مزگەوت دێنێت خوا مامۆستا دوعایەکی خێرمان بۆ بکەن لەگەڵ موسڵمانان شەو حتا بەری بەیان دەبێتەوانێت چی دەکەم خەوم لێ ناکەوێت وەڵڵاهی بەڕێزان خەڵک دەناسم چەندین ساڵە بە حەپی خەو شەوانە دەخەوێت خەریکە کلیە و گورچیلەکانی دەوەستن خەریکە جگەری تووشی نەخۆشی دەبێت ئەوەندەی حەب خواردووە ئەوەندەی حەب خواردووە بە حەب نەبێ خەوی لێ ناکەوێت خەڵک هەیە ئەڵێ شەو دەترسم کە ئێوارە دادێ ترسی ئەوەم هەیە خوای گیان ئەم شەوە چۆن تەواو ببێ شەوانی پاییز و زستان خۆزگە هاوین بووە و شەوگات ڕۆژگار درێژ بوویایە نازانم شەو خەوم لێ ناکەوێت بەڵام تۆ چەند فەزڵی خوا و ڕەحمەتی خوات بەسەرەوەیە کە ئاوا دەکەی حەزەکەی نەخەوی جاری وایە کەچی بەلا داهاتووی کتێبەکە موبایلەکە بەدەستەوە کەوتووە هەر ئاگال لێ نەبووە خێزانت بەتانیەک شتێکی پێداداوی چەند خۆشە ئەو خەوا لعلكم تشكرون بەڕێزان سوپاسی پەروەردگاری لەسەر بکەن ئەمە سێیەم خەڵاتی خوای پەروەردگارە ئێمە زۆر جار بەخیلی دەبین ئای فڵان کەس چەند دەوڵەمەندە خەریکە ناشکوری دەکەین خوا دەفەرمێ ئەگەر ئەم دوو شتت هەبوو هەر ئیشێکت هەیە قەد ئیشی خۆت بەکەم مەزانە قەد تەکەبور لێ مەدە بەڵام قەدیش خۆت پێت بچووک نەبێ ئەو خۆشەویستم کە ئەو سەرجادانە پاک دەکاتەوە لەگەڵ وەزیرێکە پیچەکەت هیچ فەرقی نییە بەس موچەکەتان فەرقی هەیە ڕاستە موچەی ئەو زۆرە و عقابی زۆرترە و حسابی زۆرترە و ئەرچی خورسترە موچەی تۆ کەمترە محاسبەی قیامەتت کەمترە بەرپرسایەتی دنیاشت لەسەر کەمترە 100 حکومەت بێ بۆ تۆ هەر وەکو یەکە والله شەویش مستراحەتتری حیالس و حیمایەشت ناوێ بەڵام قەت خۆت پێ ئەوەی پاکەرەوەی جادەیە لەگەڵ وەزیرەکە خۆت پێ کەمتر نەبێ هەردووکمان تەواوکەری یەکترین هەردووکیان تەواوکەری یەکترن مامۆستایەکی ئاینی خەتیبی مزگەوت لەگەڵ خاوێنکەرەوەی مزگەوت و خادیمی مزگەوت تا 1 زەڕە فەرقمان نییە نە مزگەوت بەبێ من ڕادەوەستێ نە مزگەوت بەبێ ئەو ڕادەوەستێ هەردووکمان پیشەکەمان وەکو یەک ڕێزدارە لەوانەیە باری سەرشانی من لە قیامەتەوە مەسئولیەتی من زیاتر بێ لەوە چێ پارۆکی نانی خەتیبەکە زیاتر بێت لە مجێورەکە یان بەعەکسەوە تا زیاتریش بێ بەخوا بەرپرسیارەتی لەسەرە کۆتایی ئەم موعیزەی ئەم شەو ئەم وتارە بە بەسەرهاتێکی دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دێنم کە لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکەدا دەیجێڕێتەوە ئەڵێ جارێک بووە کۆمەکی مزگەوتێک ڕوومان کردە شوێنێک بۆ لای کابرایەکی دەوڵەمەند داوامان لێ کرد وتیان نووسنگەکەی وتیان لە پرزگەکەی لە ڤێلایەکە لە قەسرێکی گەورەدایە لە باخێک و مەزرعەیەکە لە دەرەوەی شار عنوانیان داینێ و پەیوەندیان پێوە کرد مەوعیدمان وەرگرت چوین بۆ لای شەو کە چوین بۆ لای شەو بوو وتی شەو وەرن شەو لە مەزرعەکەی خۆم لە ڤێلاکەم دەمێنمەوانێ هەر چوین لە دەرگاوە پۆل
حرس و حیمای استیقبالی دەکردی تا گەیاندی شوێنێکی بەرز بوو پێیان گەیاندینیانە شوێنەکە نەتدەزانی ئەم خانوە سەیری کوێی بکەی و سەیری چ بلاجوکتۆر و ڕووناکی و ئینارە ئەوانە بکەی لەناوە ئەو هەموو قەنەفە گرانبەهایە ئەو هەموو میوەهاتە دانراوە ئەو استیقبال و ڕووناکی و ینی تەرتیباتە سەر سۆردەما وتمان ئەم پیاوە لەوەسێ خۆشگوزەرانترین خەڵکی سەر زەوی بێ یارمەتی مزگەوتی دا دەستی کراوە بوو یارمەتی داین دواتر وتی مامۆستایان دکتۆر تکات لێ دەکەم لە جومعەیە لەگەڵ موسڵمانان دوعایەکی خێرم بۆ بکەن کورە زۆر لێ قەوماوم لە دڵی خۆما برا ئەمە لێ قەوماو بێ کورە خۆمە پاشای سعودیەش ناگاتەوە وتی وەڵا لێ قەوماویەکەم ئەوەیە شەوانە خەوم نییە حەچی کە لە ئێوارە وەکو عەرزم کرد ترسم هەیە خەوم لێ ناکەوێ ئەبێ حەب بخۆم حەبەکانیشم ئەوەندە بەکارهێناوە کاریگەری تەندروستیان خراپ کردوم حتا شەو بەو حەبە بە زەبری حەب نەبێ خەوم لێ ناکەوێ بۆیە ژیانم زۆر تاڵەت خوا لە مزگەوت تا دوعام بۆ بکەن خوا دەرگایەکی ڕەحمەتم لێ بکاتەوە زۆر لێ قەوماوم ئەزانی تۆ چەند پاشای سەر زەوی کە ئێوارە دەچیتەوە ئاوا دەکەی بەلادادی و خەول لێ دەکەوێ ئەو خەوە چ ئارامیەکە ئای چەند خۆشە ئای خەوی دوای ماندوو بوون چەند خۆشە ئەو کابرایی کە خەڵک دەیگۆ بۆمانزانی بەخیلی پێ دەبرێ بە ژیانی لێ قەوماوترین کەسی ئەم سەر زەویەیە چی نییە بەس خەوی نییە بەس خەوی نییە دەیگوت تو خوا ڕەحم دوعای خێرم بۆ بکەن خوا ڕەحمم پێ بکە ئەڵێ سوێن دەخواڵە بە چاوی خۆم بینیم هاتینەوە خوارەوە لە لای دەرگاکەی دەرەوە مۆلیدەیەکی گەورە ئیشی دەکرد دیارە ئەو مۆلی لەنە و کاتم سەوتانە نەبووە دوور بوو لە باخەکە مەسافەکەی زۆر دوور بوو لە دەرگای خوارەوە سەرجادەکە ئەڵێ لەوێ یەک مۆلیدە نەڕ و هۆڕ وەکو ئەو مۆلیدەی گەڕێکی خۆمان هەر لێرەوە دەنگی دێ ئەڵێ سەیرەکەین کابرایەک مەقەبایەکی ڕاخستووە خشتێکی ژێر سەرینەکەی داوە کوڵاوەکەی خستۆتە سەر خشتە ڕەخەکە لەسەر کارتوانەکە لە پەنا مۆلیدەکەەوە حرەسی مۆلیدەکە لێ خەوتووە بەقەدەر دەنگی مۆلیدەکە نەڕوهڕی پرخێ ئەویش دێ ئەتر کە غەڵ بەغەڵ پەیدا بوو خەبەری بۆ ئەوانە و مامۆستایانە بەخێر بنزانی وەک کەسانی زانە و مەلا ئەوانن وتمەوە چۆن خەو لێ دەکەوە کوتی مامۆستا بەخوا خەوێکی خۆشم دەهات ئەو هەموو دەنگی مۆلیدە و نەڕوهڕا پرخەی خەوی ڕۆژەڕەیە کورد دەڵێ دەڕۆیشت وتمان چۆنی کوڕەکتی جا وەڵاهی لەخوا بەزیابێ پاشاش ژیانی منی نییە ئەلحەمدولله پارویەک نان و ئەرکێکی سووک ئەم وەلیدەیە بە دیاریەوەم گازی لێ بڕا تێی دەکەی کەسیش دەستکاری نەکا و کەسیش بەێرەدانایە ژیانێکم هەیە پارەیەکم هەیە وەڵی پاشا بە خزمەتکاری خۆم نازانم وتم یا ئیلاه یا رب العالمین ئەم دنیاە چۆنە ئێمە بەس لە دوورەوە سەیری دەکەین بەس لە دوورەوە دەڕوانین ئەو پیاوە لەو کۆشک و ڤێلایەدا ئەبێت چ بەختەوەرێک بێ ئەو حەماڵەش ئەو حرەسەش بەدیار ئەو نەڕوهڕەوە هەموو کەس بەزەی پەیدا دێتەوە بەڵام خوا دڵی وی ئەوەندە خۆش کردووە و ئەزانێ ژیانێکی هەیە کەس نیەتی ئەو پیاوەش لەو هەموو ناز و نیعمەتەی خوادا دوعای مزگەوتی داوایە بەڵکو خوا ڕەحمی لێ بکە و بەس خەوی لێ بکەوێ بەبێ حەب خەوی لێ بکەوێ قەت بە بەشی خۆت ناشکر مەبە گەورەترین خەڵاتی خوا ئەوەیە دەستمان بەکار و کەسابەتێکی حەڵاڵەوە بێ ئەگە کەمیش بێ و شەویش ئەگە چوینەوە ماڵەوە بە ئارامی لێ بخەوین یا ڕەبی خوا داوا لێ دەکەم لەگەڵ ئەم مسلمانە ئازیزانەی ناو ئەم مزگەوتەدا لەگەڵ بیسەران و بینەرانی ئەم وتارەدا لە هەر کەناڵێکەوە دەمان بینن لە هەر پێیجێکەوە تەماشامان دەکەن یا ڕەبی خوایە لەو سێ خەڵاتە بێ بەشمان نەکەی یا ڕەبی خوایە لە ماڵ و حاڵ و وڵاتی خۆمان دەربەدەر و ئاوارەمان نەکەی یا ئەڵڵا داوان لێ دەکەم هەرگیز تووشی ئاوارەیی و دەربەدەری و لێ قەومانمان نەکەیتەوە یا ئەڵڵا یا ڕەبی خوا بە خراپەکانی خۆمانمان بە ناشکوریەکانی خۆمانمان لەگەڵ نەکەی خوا بێ ماڵ و حاڵمان نەکەی بەرەکەت بخەیتە ئەو ماڵە بچکۆلەوە کە پێت بەخشیوین ڕزق و ڕۆزی فراوانمان ڕوتیەکەی ئەوەی بێماڵ و حاڵە خوایە گیان بیکەی بە خانوو بە خاوەنی خان و ماڵ و هێلانەی خۆی یا ئەڵڵا یا ڕەبی خوایە خێزانەکانمان بەختەوەرکەی هاوسەران بۆ یەکتر ببنەمای ئارامی هاوسەری یەک بن نەک هاوشەڕی یەک یا ڕەبی خوایە هەر کوڕ و کچێکشمان بەو ئاواتەی نەگەیشتووە خوایە کاری هاوسەرگیری بۆ ئاسانکەی یا ڕەبی خوای پەروەردگار لە کەسابەتی حەڵاڵی ڕۆژ پێمان ببەخشی دەستمان بە کەسابەتێکی حەڵاڵ ڕابگا یا ڕەبی خوا ئەو خەوخۆشی شەوانیشمان لێ نەسێنی تەندروست باشمان کەی پڕ لە ئەمن و ئەمانمان کەی دوور بین لە دوژمنایەتی خەڵک و ڕقی ئەم و ئەو یا ڕەبی خوا بە ئارامی شەوان لە ماڵی خۆماندا ئیسراحەت بکەین لەگەڵ هەموو تیەگڕای ئیمانداران و خواناسان و هەموو مرۆڤایەتیدا آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات
والله يعلم متقلبكم ومثواكم